ئەمە ناوم بەدرەدێن ڕەوە سەریم خەرچی کۆیمە بە 6 ساڵە دانیشتووی چاقڕەمە و لەمێش ئێستا حاد لێم پیشەم گور فرۆشتنە لەوەتی لە بیرمە لە گوریمە لەبەر وەی گوری درچشم لە لازۆ خۆشە دەستێشم کوکە ئەودا پێم خۆشە وەڵا هەلوتی و بیرم دێ ئێستا زۆر شتی تێدا ئی زمانی باپیرمە زۆر شتیشمان لێ فەوتایە تەقریبەن ئەو شیرەی پێش ئیسلامە دەگەڕێتەوە لە پێش ئیسلام چکە ئەوەی پاشی ئیسلام هەموو تاریخ و نووسین و شتی لەسەرە لەبەرەوەی هیچ شتێکی لەسەر نیە ئەوە کەشمە گوتیەوە پێش ئیسلامیەوە ئەو گۆزەش زۆر کۆنە تابرەی کۆنەوەش برای خۆم برێم ئەو گۆزە هەر کۆنە ئەو تفەنگان هەر کۆنە ئەو تفەنگە ڕەشە ئەوە تەبیعی لە فیلمە ئینگلیزیان پیشانی دا کە هەموو شتی لورێ ئەوە شەر کۆنە لە کۆنیەکەی لەوەی دانیا ئەو تفەنگە ئینگلیزیەوەی شەر کۆنە بەکارچۆن قاپەی زمانی جوولەکانەوە ئەو مەزەرە زۆر کۆنە ئەو مەزەرە ئەو دوو مەزەر لە سەرێکە زۆر کۆنە کابرا هاتیێ دەبەشە ئەو شتێ هەیە کاکەم شتێکم بێ بینم لێم دەکڕی گوتم بینە لێ هینایەتی لێم کڕیە زۆری مەسەلم ئەو تەور بستێ ئاشیە وەڵای زۆر لێگەڕایمە زۆر متوحی بمە لە شوێنێکی مەسەم لە هەولێرە لە کۆیە لەوێ تەماشام کرد جێژی شتێکیەوە کۆن بووبی کریتم و هینایەتم لێرەم دانا بە تایبەتی ئەو باولە کە خۆفی پێوە ئەوە ژیازی بووچەیە ئەگە بووچان دەبڕ قەدیم جیازی بووشان لەو بوو کە باوری دەناوە لە باتی باولی بەکاردێ ئەو دەمات باولی نەبوو جیازەکە و کردی لە باغی بووچێ و زۆر هاتینە زۆر ئەگە بم پرۆشت 200 بەدەم پرۆشت بەس گوتم نافرۆشم تا ئێستا دەرجێک من دەرجێک نافرۆشم وەڵای پێم خۆشەم کەس ئەو هێوایی هەبی کە ئەو شتەکە لە پورەی احتفاظ پێ بکە و خڕی کاتە لای خۆی نەک بەو لاولەدا بزربی بڕان و لای پێم خۆش عالەمەکە هەیبیەوە دەستی بەسەردا بژیرە و بە شێوەژی دوان پەروەردەی بکەن کە نەفەوتۆ کە لە پورە کوردەواییە